زۆر باشە دەستخۆشی لە کات مەسرور دەکەین و ڕاستی ئیشێکی زۆر چاچی کردیە و وەڵڵاهی نەعمەتی خوایە. ئێستا کە زۆر باشە لە چاو مانگێک لەوە پێش 20 ڕۆژ لەوە پێش زۆر دەرەجەیەکە. یعنی باەی هەندی هەردێتە بەعزێ منتەقە هەیە ئاو بەخۆی بەسەرخانی دەکەوێت بەعزێکی هەیە بە مزەخە دێتن مهم ئاوەکە دێتن لەخوا بە زیادی ئیشێکی زۆر چاکە و دەستخۆشی لە حکوومەتی هەرێمیش دەکەین و پێرارە و ئەوانە وەزعتان کۆبوو لەگە وەڵڵاهی زۆر خراپ بوو ئاوێکی زۆر خراپان هەو بەس ئێستا لەگەر ئەو پرۆژەی ئیفراز الحەمدوللا زۆر باشە و دەرەجەیەک وەڵڵاهی نەعمەتی خوایە. ئەرێ وەڵ زۆر باشە الحەمدوللا ئاوەکەمان زۆر باشە دەستخۆشی لە کاک مەسرور دەکەین و ڕاستی ئیشێکی زۆر چاچی کردیە و دەستخۆشی لە هەموو دام و دەستگای حکوومەتیش دەکەین و لە دیگەر ئەو پرۆژەیە لە چاو مانگێک لەوە پێش 20 ڕۆژ لەوە پێش زۆر باش بوو. ئەرێ وەڵڵا زۆر باشە ئەوەکەی بەقووەتە وەڵڵاهی باشە بەعزێ جێ هەیە بە قاتیەکە بەسەر دەکەوێت بە دووەمش بەسەر بەعزێ جێ هەیە بەسەر بلیندە نەگەشتێ نازانم ئەشتان مۆزعەکە چی لێ هاتەوە یعنی ئاوەکە دێتن بەس بۆ مزەخە نەبی بەسەربانی ناکەویتن.